وڵای پەیامی من ئەوەی هەر کەسێکە دەیەوێت فێری عەرەبی ببێت باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکی جیهان خولێکی ئاوە پوخت و نەخت هەبێ فێری عەرەبی بکە. مامۆستاکان بەدڵسۆزی منهەجێکی زۆر پوخت و نەخت لە ڕووی واجباتەوە، لە ڕووی شەرعکردنەوە، لە ڕووی کوالەتی مەنهەجەکەی بۆ فێربوون، لە ڕووی دڵسۆزی مامۆستاکان کە بە پەرۆشۆن فێر بیت لە هیچ شوێنێکی پێشتر نەمبینیوە کە ئاوە بۆ کوالەتی کۆرس هەبێ. وەڵام مامۆستا من ئەندازیاری نەوتم، بەڵام ئێستا شەریکەی خۆمە، سوپاس بەخوای گەورە، سەرقاڵی وا هاوردە دەکەین لە دەروی وڵات. وڵای مامۆستا پێش بەشداریکردن 0-0 بوو، معنی من پێم وانە بوو هیچ ڕۆژێک ئیشم بە عەرەبی ببێ. وەلعاسڵ کە خوای گەورە دەرگای لێکردینەوە بەهۆی ئیش و کارەوە، زانیم پێویستە کە فێری عەرەبی ببم. عەرەبیم زۆر خراپ بوو، ئەنی لە هەموو ڕۆیەکەوە زۆر خراپ بووم، لە قسەکردن، لە تێگەیشتن، لە وشە، لە هەموو شتێک. وڵی مامۆستا بە حوکمی شتەکەم تۆزێک مەشغوڵم، بەڵام ئەوەندەی کە هەوڵم لەگەڵدا و بەردەوام لەگەڵی خۆی دەزانم، ینی لە پڕ هەست پێ ناکەی کە چۆنی، بەڵام هەست بە خۆم دەکەم کە زۆر فەرقم کردووە، ینی زۆر بەرەو پێشەوە چووم لە چا ئەو سفرەی خۆمە. من زۆر باش نیم، بەڵام زۆر بەرەو پێشەوە چووم، ینی لە چا ئەو کاتەش کە پێم بەخشیوە زۆر ینی فەرقم کردو، هەست بە خۆم دەکەم ئەلحەمدولیللا. وڵی بۆ پرسیاران کە بەتەنها ڕاینانم کرد بە وڵی سفێد نەرێ بووم، ڕاستی دەوێت ینی شتێکی زۆر ڕەمزی، بەڵام ماشەڵڵاتان لێبێ. وڵی من یەکەم جارە بە ژیانم کە شتێکی ئاوا ببینم، ینی ئاوا بە دڵسۆزی بکرێ، ئاوا لە خەم بن، ئاوا بەمانای کەلیمە ینی حەقی خۆی بە کۆرسەکەی بدەن، بە خەمەوە بن، ینی دڵسۆزن بۆ ئیشەکەتان. ئەلحەمدولیللا ینی بەرنامەکە پوخت و نەختە، یاخوا زار زار خێرتان بنووسێ، دەستان خۆش بێ. خۆ ڕاستە 2000 ئێمە پارەمانداوە، بەڵام لەسەروی هەموو شتێکیشەوە دڵسۆزی ئێوە نەبێ، ینی پەرۆشیتان نەبێ بۆ فێربوونی ئێمە، ئەمە ناتوانانی شتێک فێر بین. دەستان خۆش بێ. لە یەکەم جار کە پێش بەشداریکردن ئیتعامێکمان کرد، ینی ئەمن نەمدەزانی بشی خوێنمەوە، بەڵام ئێستا ئەلحەمدولیللا فەرقم کردووە، لە وشەکان زۆر باش تێ دەکەم، ینی ئاسانتر تێ دەکەم، زووتر وەڕی دەگرم. وردە من دڵنیام ینی پراکتیکم زیاتر کەم، گوێگرتن و فیلم وشتم زیاتر کەم، زۆر باش دەبم. بەڵام 100% گونجاوە کەسێک کە هیچ نەزانی بەشداری ئەو خولەی بکە. وانە ڕاستەخۆکانی زۆر باشن، ینی بۆ کەسێک کە بە تایبەتی بیەوێ 100% فێری عەرەبی ببێ بە مەزبوطی زمان، وانە ڕاستەخۆکان زۆر گرنگن کە لەگەڵ مامۆستای بی گوێ بگری و وردە لەگەڵی بڕۆی زۆر فێر دەبێ، ینی زۆر ئیسفادێکی زۆری هەیە. لە ڕووی ستافەوە دەستان خۆش بێ، بێکەم و کورتین، کاتێک کە پرسیارێک شتێکە و بێ فەوریان جوابتان داوەتەوە. جەزاکم الله. وڵای پەیامی من ئەوەی هەر کەسێکە دەیەوێت فێری عەرەبی ببێت باوەڕ ناکەم لە هیچ شوێنێکی جیهان خولێکی ئاوە پوخت و نەخت هەبێ بە فێری عەرەبی بکە. مامۆستاکان بەدڵسۆزی وانەکان منهەجێکی زۆر پوخت و نەخت لە ڕووی واجباتەوە، لە ڕووی شەرعکردنەوە، لە ڕووی کوالەتی مەنهەجەکەی بۆ فێربوون، لە ڕووی دڵسۆزی مامۆستاکان کە بە پەرۆشۆن فێر بیت لە هیچ شوێنێکی پێشتر نەمبینیوە کە ئاوە بۆ کوالەتی کۆرس هەبێ. یەک لەباری خۆمەوە ئیشەئەڵڵا کە لە عەرەبی تەواو بووم، حەقی خۆم پێ بدا و فێر بووم پشت بەخوای گەورە. وەلەو ئێستا کە نیوەم بڕیوە و ئەلحەمدولیللا زۆر فەرقم کردووە، دڵنیام ینی باوەڵدانی خۆم بەردەوام زۆر باشتر دەبم. ئەمن بەشداری هەموو کۆرسەکانتان دەکەم، ینی هەر مەجالم هەبێ کۆرس لەسەر کۆرس ئێوە وەری دەگرم، ینی هیچ گومانێکم لێ نییە کە ئیسفادەی تەواوی لێ دەکەم لە هەموو کۆرسەکانتان، بە تایبەتی زمانی ئینگلیزیش دەمەوێت وەرگرم. یادگە کۆرسی تریشە بوون بینیومە لە قسەکردنەکەی مامۆستا ئاوات، ئیشەڵڵا پشت بەخوای گەورە زۆربیان وەردەگرم.